ماوەی 5 ساڵە بەردی بناغەی نەخۆشخانەیەکی سەدقەڕەوێڵەی لەلایەن وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و لە کاتی نزیکبوونەوەی بانگەشەی هەڵبژاردنەکاندا لە قەزای چەمچەماڵ دانرا، بەڵام تا ئێستا بەردێک نەخراوەتە سەر بەردێک. ئەمە لە کاتێکدایە ڕۆژ بە ڕۆژماری دانیشتوانی قەزاکە لە زیادبووندای و پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستی زیاترە. تا ئێستا نەخۆشخانە دروست نەکرابوو هۆی قەیرانی داراییەوە دیارە لە ساڵەکانی 2014ەوە قەیرانی دارایی بەرەوکیە وڵاتی گرت بەداخەوە بەهۆی و قەیرانە داراییەوە نەخۆشخانەی دروست نەکا بۆ شاری چەمچەماڵ کە لە ئێستادا ئەم نەخۆشخانەیە زۆر زەرورە بۆ شاری چەمچەماڵ دروست بکرێت. ئێمە هەمیشە وەکو بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ وەکو بەرپرسەکانی بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ لە هیممەت داین بۆ دروستکردنی ئەو نەخۆشخانەیە و سەری خۆمان هەمیشە بە نووسراوەگەدا کردێتەوە کە وەزعی تەندروستی لە شاری چەمچەماڵ بەهۆی نەبوونی بیناوە لە قەیراندایە. لا ئێستاشدا بەشێکی زۆری نەخۆشخانەی گشتی شەید پێشڕۆ بۆ هی کۆنی بیناکە و داڕمانێەوە چۆڵ کراوە و مەترسی داڕمانی بەشەکانی دیکەشی لێ دەکرێت. قایمقامی چەمچەماڵش دەڵێت لە ئایندەیەکی نزیکدا لەگەڵ بەرپرسانی حکوومەتدا کۆ دەبنەوە و پرسی دروستکردنی ئەو نەخۆشخانەیە و کێشە تەندروستیەکانی سنوورەکە تاوتوێ دەکەن. ئێمە بە سەراحەت بە دوواداچوونمان کردووە چونکە پرۆژەکە پرۆژێکی گەورەیە لە توانای نەخۆشخانەی ئیدارەی چەمچەماڵ نیە و هەروەها سلێمانیش نییە، بەڵکو بەڕێز دکتۆر ڕێکەوت پێ ڕاگەاندین کە ئەو پرۆژەیە پێویستە سەر لە نوێ تەندەرینی بۆ بکرێتەوە چونکە مقاولەکە خۆی وازی هێناوە داوای کردووە کە بکشێتەوە. ئەو کاتە تەخمیناتی بە سعری ئەو کاتە کرابوو، ئێستا پێویستی بەوەیە کە سەر لە نوێ تەندەرینی بۆ بکرێتەوە و ئیعلان بکرێت. ئومێدم هەیە دڵنیاشم لەوەی کە بەڕێز کاکوباد و بەڕێز دکتۆر ڕێکەوت هیمەتی جدی دەکەن چونکە هەردووچیان بەڵێنیان پێداوە کە خزمەتی سنووری قەزای چەمچەماڵ بکەن. 5 ساڵ پێش ئێستا و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و لە کاتی نزیکبوونەوەی بانگەشەی هەڵبژاردنەکاندا لەم شوێنەدا لەلایەن وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم و بەرپرسانی تەندروستی قەزای چەمچەماڵەوە بەردی بناغەی نەخۆشخانەیەکی سەدقەڵەوێرەی دانرا، بەڵام وەک لە وێنەکەدا دیارە نەک هەر نەخۆشخانەیەک لە ئێسادا بوونی نییە، بەڵکو بەردی بناغەکەشی بوونی نەماوە. بۆیە هاوڵاتیان داوا لە بەرپرسان دەکەن لە کاتی نزیکبوونەی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بەڵێنی گەورە و زەبەلاح بە هاوڵاتیان نەدەن و دوایی بۆیان جێبەجێ نەکرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.